هەر لە سەر بابەتی مەسەلەی ئەنفالکردن کە ئەمڕۆژ وەکە مولایەکتان دەزانن ڕووفاتی 100 بارزانی گەڕێنرایەوە و لە ڕێوڕسمێکی شکۆداردا بە خاچی کوردستان سپێنران. ئێمە میوانێکمانەیە هەر لەسەر ئەم بابەتە ڕادەوەستین و دەمانەوەی هەندێک پرسیار بکەم. میوانەکەمان زۆر بەڕێز عەبدوڵای حاجی مەحموود وەزیری شەهیدان و ئەنفالکراوان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. جەنابی وەزیر شەوتان باش، زۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. دەزانین ئێوە ماندووشن، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. من دەمەوێت بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. پەرلەمانی کوردستان، پەرلەمانی عێراق و دادگای باڵای عێراقیش ئەنفالی بە جێنۆساید ناسان. هۆکار چییە تا ئێستا دەسەڵاتدارانی عێراق بەمانەی ئێستاشەوە ئامادەنین ئەنفال بە جێنۆساید بناسیێن؟ شەوتان باش، زۆر سوپاس. سەرەتا لەم ڕۆژەدا سەری ڕێز لە بەردەم سەرجەم شەهیدانی گەلی کوردستان بە تایبەتی جینۆساید کراوانی بارزانیەکان نەویەکەین و ڕێز و تەقدیرێکی زۆرمان هەیە بۆ خانەوادە بەڕێزەکانیان. خۆتان نەزانن وەزارەتی کاروباری شەهیدان و حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی هەرێمی کوردستان هەمیشە جەختی کردووەتەوە و داکۆکی کردووە لە بە دوادارچوون بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان و بۆ دان پێدانانی ئەو بڕیارانەی کە لە دادگای باڵای تاوانەکان یەکلایی کراوەتەوە بە تایبەتی کەیسەکانی جینۆساید و مەسەلەی پەرلەمانی عێراقیش تەبەنی کردووە و قەرەبوو بکرێتەوە. ئێمە وەکو ئەم ڕۆژ سەرۆک بەرزانی ئاماژەی پێ مەبەستمان یعنی چاومان لە ئەوە نییە کە کۆمەکی دارایی بکرێ، بەڵام ئەم پرسە پرسێکی دەستوری و پرسێکی یاساییە و حکوومەتی عێراق دەبێت قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە. ئەم ئەرکە ئەرکێکی هەملایەنەیە. خاڵی یەکەم پێویستە یەکێتی و یەکڕێزی خەڵکی کوردستان و بە یەک دەست بە یەکگرتووی لەسەر مەسەلەی کەیسەکانی جینۆساید ڕابوەسین، چکە خۆت راپۆرتێکی باشت تەقدیم کرد. ڕژێمی بەعسی ڕووخا و ڕژێمێکی دڕندا و ڕژێمێک باوەڕی بە هیچ بنەمایەکی ئینسانی نەبوو و لە بەرامبەر خەڵکی کوردستان بە شێوازێکی دڕندانە لە تەواوی کوردستان، هەر لە بەرزان تا بادینان تا ئاگاتە گەرمیان و هەڵەبجە و سەرجەم ناوچەکانی کوردستان وەبتەپە و عسکەر هەتا ئاگاتە سەرجەم کوردستان ئەوەی پێی کرابێ بە کیمیاوی بەڕاگواستن بە جینۆسایدکردنی خەڵکی کوردستان. خاڵی دووهام ئەرکەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی و نوێنەرانی ئێمە لە بەغداد، ئەوانی کە حزوریان هەیە لە بەغداد لە دا و دەستگاکانی حکوومەتی عێراقی، چ لە حکوومەت بن چ لە سەرۆکایەتی بن، سەرۆکایەتی کۆمار و حزوریان لە ناو حکوومەتی عێراقی پێویستە داکۆکی بکەن لە مەسەلەی قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێهەم ئەوەی کە لای ئێمە مهمە، لای ئێمە گرنگە، وەکو جەنابەت باسی کرد، بیرکردنەوەی ئێستەی ئەمانەی لەسەر حکومن لەگەڵ ڕابردوو جیاوازێکی ئەو تۆ نابینی. هەر کاتێک بۆیان بلوێ یعنی هەلێک بێتە پێشەوە، هەمان بیرکردنەوەی سڕینەوە و لەناوبردن و جینۆسایدکردنی خەڵکی کوردستانیان هەیە. بەداخەوە ئەگەر ئەو بیرکردنەوەی نەبوایە دەبوو حکوومەتی عێراقی دانی بە قەرەبووی خەڵکی کوردستانە بنایە، چکە مەسەلەکە مەسلەیەکی دەستوریە، دادگا یەکلایی کردوێتەوە، پەرلەمانی عێراق تەبەنی کردووە، حکوومەت فەرزە لەسەری قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە. نێتەکە نێتێکی باش نییە، بیرکردنەوەکە بیرکردنەوەیەکی خراپە. خاڵی سێهەم ئەم کەیسانە دەبێت ئێمە لە دەروی عێراق لۆبی بۆ بکەین و ئێمە و کۆزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان پلان و بەرنامێکی باشمان بەدەستەوەیە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ هەرێمی کوردستان بەگشتی بۆ ئەوەی لە ڕابردوو شایش کراوە، بەڵام پێویستە دێمە سەر ئەو بابەتە جەنابی وەزیر بیجوڵێنین، هەنگاوی بۆ بنین. زۆر باش جەنابی وەزیر، من دێمە سەر بابەتە خاڵێکی گرنگت وروژان بۆی بزانین ئەوە هۆکارەکەی چییە. بەڵام پێشەوە
بۆ خۆ دەزانی بە پێی یاسا بە پێی دەستور هەر ڕژێمێک شوێنگرەوەی ڕژێمی پێشووی خۆیەتی واتە ئەمەی ئێستا دەسەڵاتدارانی عێراق ئەمانە میراتگیری ڕژێمی پێشوون جام ڕژێمەکەی سەدام بوو بێ یاخۆ ئەوانەی تر بوو بێ پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە بۆچی تا ئێستا ئامادە نین بێن دەسەڵاتدارانی عێراق مەبەستمە داوای لێبوردن لەگەلی کوردستان بکەن من باسی قەرەبۆکەی ناکەم بەڵام ئامادە بوون چەندین جار داوای لێبوردن لە کوێت بکەن و قەرەبووی مادیشیان کردەوە تۆ بڵێ ئەمانیش لە ناخی خۆیانە پێیان خۆش نەبوو بێ ئەو ئەنفالە بەڕاستی ئەم مۆزوعێکی مهمە و مۆزوعێکی گرنگە یەکێکە لەو خاڵانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان بەگشتی و خەڵکی کوردستان چاوی لێتی دوولایەنەیە لایەنێکیانەوەیە مستەقبەلی میلەتی کورد خەڵکی کوردستان هەرێمی کوردستانی پێوە بەندە چکاوەکو باسم کرد بیرکردنەوەکە هەمان بیرکردنەوەیە لایەنێکی تر ئەو قەرەب بووە ئەگەر بکرێتەوە ئەبێتە زمانی دووبارە نەبوونەوەی ئەو کەیسانە و قەزیانە کە لە هەرێمی کوردستان ڕویان داوە بۆیە ئەبێت لە داهاتوودا و هەموو لایەکمان لایەنی پەیوەندیدار ئێمەکو وەزارەتی کاروباری شەیدان فعالکراوان حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی ئێمە لە بەغدا وەکو تیمێک جەخت بکەینەوە پێدا بگرین لەو کاتانەی کە حکوومەتی ئایندەی عێراق تەشکیلە کرێ پێویستە بیکەین بە خاڵێکی سەرەکی لە مەسەلەی دانووسان لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوە بێت حکوومەتی عێراقی دان بنێت داوای لێبوردون بکات لە گەلی کوردستان بەرامبەر بەو جینۆسایدکردنی خەڵکی کوردستان ڕاگواستن وێرانکردنی خاک و خەڵکی کوردستان و سڕینەوەی هەرچی هەوڵیان داوە بۆ لە ناوبردنی میلەتە وەکو باست کرد لە ڕاپۆرتەکەدا خەڵکی کوردستان هێزێکی زیینووە میلەتێکی زیینووە ناچێتە ژێرباری لە ناوبردن و چەسانەوە زۆر محاولەیەکی ڕژێمی ڕفتار فاشی باسی ڕووخاو بۆ لە ناوبردن و سڕینەوەی خەڵکی کوردستان مقاومە و خۆڕاگەری خەڵکی کوردستان بە جەستە و بە خوێن بە بەرگری نانهێشت پیلانەکانی سەرکەوێ و خاڵی دووهەم ئەبێ قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە چۆن قەرەبووی کۆیتی کردوێتەوە و ئامادەیە قەرەبووی شوێنەکانی کە بکاتەوە ئەو حکوومەتە ئێمە بە چاوێکی سلبی سەیری ناکەین کە درێژە پێدەری ڕەفتارە فاشەکانی حکوومەتەکانی ڕابردووە بە چاوێکی پێکەوە ژیانی ئاشتیانەی دۆستانەی گەلانی عێراق پێکەوە قەرەبووی خەڵکی کوردستان کاتەوە لەبەرەوە ئەبێ وەکو تیمێک بە یەکگرتووی هەموو لایەک چ ئەوانەی حکوومەت چ دەرەوە ئۆپۆزیسیۆن خەڵکی کوردستان پێکەوە لە بەرامبەر مەسەلەی جینۆسایدکردنی خەڵکی کوردستان ئەبێ یەکدەست یەکدەنگ یەکهەڵەوێزبی زۆر باشە جەنابی وەزیر ئەگەرچی ئەوە من پرسیاری خۆم بوو بەڵام دیارە ئێوە پێش وەخت وەڵام تا دانەوە کە ئەبێ دانوستانکاری کورد بیکاتە پێشمەرج لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراق ئەوە ئەگەر حکوومەتی داهاتووی عێراق پێکات کە نازانین دۆخی عێراق بەرەو چۆ دەچێت بیکاتە پێشمەرج دەبێ هەم داوای لێبوردن هەم قەرەبووی مادی بکرێتەوە با بێمە سەر پرسیارێکی تر جەنابی وەزیر تا ئێستا نەنەتەوە یەکگرتوەکان نان ڕێکراوە جیهانیەکانی مافی مرۆڤ نە وڵاتانی ئەوروپی هیچ یەکێک لەوانە جێنۆسایدی گەلی کوردستانیان بە جێنۆساید نەناساندووە ئەمە کەم تەرخەمیە لە خۆمان یاخود بەرژەوەندی زلهێزەکانی جیهان وا دەخوازێت لە حقیقەتە مەسەلەکە مەسلەیەکی قانونیە یعنی بۆی وازح بێ لای هەمووتان کاتی خۆی عێراق مشارەکەی کرد لە دادگای باڵای نەتەوەیەگرتوەکان دادگای باڵا بەڵام هۆی کشانەوەی ڕوون نییە عێراق سەحبی کرد لە ماوەیەکی کورد دوای ئەوەی بوو بە ئەندام سەحبی کرد بە بۆنەی ئەوەی کە عێراقێکی فیدراڵە هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی ممارەسەی دەسەڵاتی سوڵتەی خارجی لە چوارچێوەی عێراقدایە لەبەرەوە ناتوانێت ممارەسەی قەزیە گشتیەکانی عێراق بکات لە دەروای عێراق ئەم بەهانەیەکی قانونیە ئێمە ئەبێت وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کاروباری شەیدان خەڵکانی پسپۆڕ یاساناس خەریکین بەرنامەیەکمان داناوە بۆ ئەوەی لە داهاتوودا ئەم قەزیانە بینە دەروای عێراق ڕێگەیەک دەرچەیەکی قانونی بدۆزینەوە بۆی ئەم گیر و گرفتانە یەکلایی بکەینەوە ئەوەندەی ئێمە بە دوای ئەم مۆزوع ئەوەین بۆ ئەوەیە جارێکی تر بەدەنگمانەوە بێن بەهانامانەوە بێن وەکو باسم کرد بیرکردنەوەکە لە عێراق بیرکردنەوەیکی باش نییە خۆتان نەزانن ئەو شێوی و
بێسەروبەری هەیە لە عێراق ئێستا هیچی بەسەر هیچەوە نەماوە ئەبێت بیبینە دەرەوەی عێراق و لە حەقیقەتدا حکوومەتی پێشووی عێراقیش هەرێمی کوردستانیش لە کابینەکانی پێشوو محاولە زۆر کراوە هەنگاوی زۆر راوە بەڵام تا ئەوەندە کراوە پێویستە جارێکی ترتی هەڵبچینەوە و بە خەڵکانی پسپۆڕ و یاساناس و لایەنە پەیوەندیدارەکان ممارەسەی ئەم کارە بکەین بەردەوام بین لەسەری حرەکە بەردەوام بێت جوڵە بەردەوام بێ بۆی ئەم قەزیە بە زیندوی بهێڵینەوە. زۆر باشە جەنابی وەزیر دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم زۆر گرنگە بەلامەوە ینی بیر و ڕای ئێوە بزانم بە خۆ دەزانی ئەمارێمە بە چاچی و بە هەموو تێبینی و کە هەمان بێ لەسەری و بە هەموو کەم و کوڕیەکانیشەوە بەرهەمی خوێنی شەیدان و ئەنفال کراوانە پرسیارەکەی من ئەوەیە بۆچی لە کوردستان هەندێک لایەنی سیاسی هەندێک کەسانی خۆ بە سیاسەتزان دژی هەرێمی کوردستان و بەشان و باڵی ئەو عێراقەدا هەڵەدەن کە ئێستاش ئەگەر بۆی بکرێ ئەنفالی خەڵکی کوردستان دەکا تۆ ئەوانە ناو دەنێ چی؟ من کاک حاکم ئەم مۆزوعەکە لای ئێمە لای خەڵکی کوردستان خەتی سوورە هیچ کەسێک بۆی نییە بە ناوی خەڵکی کوردستان بە ناوی هەرێمی کوردستان مەرگەسات و ئەنفال و جینۆساید و ڕاگواستنی خەڵکی کوردستان بک بەداشتی سیاسی و یاری پێ بک بۆ کۆکردنەوەی دەنگ و هەڵبژاردن لە ئایندەدا ئەمە خەتی سوورە لایەنی پەیوەندیدار وەزارەتی کاروباری شەیدانە و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوانەیە یانەوێت کۆمەک و هاوکاریمان بکەن ئێمە دەرگامان کراوەیە نوێنەرەکانیان لە بەغداد پەرلەمانتارە بەڕێزەکان لە عێراق ئەوانەی حزوریان هەیە و لە هەرێمی کوردستان هەر پێشنیاریان هەیە بۆ ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ پێکەوە دەستباری یەکتری بین بۆ مەسەلەی کەیسەکانی جینۆسایدی خەڵکی کوردستان بەڵام ئێمە قوربانیمان زۆر داوە و هەرێمی کوردستان دەوڵەت نییە هەر کەسێک بیەوێت بە شێوازێک لە شێوازەکان کێشە و گیر و گرفت بۆ خەڵکی کوردستان دروست بکە و بیەوێت مەینەتیەکانی خەڵکی کوردستان جینۆسایدکردن شەهید بەرگری قوربانیدان لە سەرەتای شۆڕشێک لە دوایەکانی خەڵکی کوردستان هەتا ئەم دوایی ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعش ئەوە بۆچوونی من هەڵەیەکی گەورەیە و ڕوبەڕوویە بێتەوە دوجاریش نابوو دەبێت لە بەرامبەر خەڵکی کوردستان و ئەبێتە مایی ئەوەی واشتی تری لەسەر فەرز بکرێت لەبەرەوە داواکەم هیچ کەسێک مەسەلەی قوربانیانی خەڵکی کوردستان و جینۆسایدکراوانی خەڵکی کوردستان چ ئەنفالەکان چ کیمیاباران نەکەن بەداشی دامەی یاری سیاسی لە هەرێمی کوردستان. زۆر باشە زۆر بەڕێز عەبدوڵڵای حاجی مەحموود وەزیری کاروباری شەیدان و ئەنفال کراوان ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان ماندوومان کردی سوپاس بۆ ئێوە شەوتان باش.